وڵە لەبارەی سووریای نێو گۆڕانکاریەکانی ناوچەکە هاوکات پرسی کورد لەگەڵم گۆڕانکاریانە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز عرفان عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمە. مامۆستا عرفان سپاس کە لەگەڵ کوردستان 24 سەرەتا ئەمەوێ بە شێوەیەکی گشتی ڕوانگەی جەنابتان سەبارەت بە گۆڕانکاریەکانی سووریا بزانم ئەوەی کە ئێستا لە سووریا ڕوودەدات داهاتووی بەرەوکوێ دەڕوات پێتان وایە ئایندەی سووریا چەند سناریۆی لە بەردەمدا دەبێت؟ بەڵێ سپاس بۆ جەنابت و بۆ کەناڵە بەڕێزەکەیشتان. دیارە مەسئلەی سووریا خۆتان نەزانن کە چەندین ساڵە، یعنی سووریا ئەناڵێنێ بەدەست ڕژێمێکی دیکتاتۆری خۆسەپێنی کەوا کۆمەڵی میلیشیا بەڕێوەیانە برد لەو وڵاتە و بە سەدان هەزار کەسیان کوشتووە، بە سەدان هەزار کەسیان دەربەدەر کردووە، ملیۆنها بەشەریان دەربەدەر کردووە. دیارە هەموو ئەوەی کە هەستێکی مرۆڤایەتی هەبێ لە هەموو جیهانە ئەو گۆڕانکاری پێخۆشە. ئەو گۆڕانکاری دیارە لە سووریا ناوەسێ و لەوانەیە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بگرێتەوە و کۆمەڵێ دەسەڵاتیش کە تا ئێستا نەیانتوانی یعنی متمانە دروستکەن لای گەلی خۆیان، ئەوانیش هەر دیارە هەر مەسیریان ئاوا بێ. بەڵێ بەڕێز عرفان، ئەو گروپانەی کە ئێستا دەسەڵاتی سووریان بەدەستەیە بڵێن حکوومەتی ڕاگوزەری سووریان بەدەستەوە گروپەکانی تەحریر شام گۆڕانکاری زۆر بەسەر بیرکردنەوە و جۆری سیاستکردنیان تا ئێستا هاتووە. پێتان وایە ئەوان داهاتووی سووریا چ جۆرە حکوومەتێک پێڕۆ دەکەن؟ ئایا حکوومەتێکی توندڕەوە یا دموکراتە یا چه شێوازێک لە بەڕێوەبردن لەلای ئەوان پەسەند دەبێت؟ ئەوەی کە تا ئێستا ئێمە ئەی بینین ئاماژەکان بەرەو ئەوە ئەچێ کە گوێ بگرن بۆ هەموو خەڵک و ئەوە تا ئێستا گوێگرن بۆ هەموو کەمینەکان، کەمینە دەتەوەیەکان، کەمینە ئاینیەکان و نانوێت کەس ئەزیێت بدەن. حتا ئەو عەلەویانیش کە پێشتر دەسەڵاتیان بەدەست بووە، خەڵکیان چەوسانوەتەوە، ئێستاوەتە بە ڕەفتارێکی جوان ڕەفتاریان لەگەڵاکەن. لەبەرەوە ئینشاءالله ئومێدمان وایە بۆ ئایندە، یعنی دوای 2 مانگی تر کە پێخەنە نێو حکوومەتێکی ئینتیقالی، لەو حکوومەتە ئینتیقالیات دەستورێک بنووسرێکە لەو دەستورە ئەم کۆمەڵەشتە باشە بخرێتە ناو دەستور. باشە، پێتان وایە ئەوان بڕوایان بە قەزیەی نەتەوەکان هەیە بە تایبەتی کورد چۆن لەسەر کورد بیر دەکەنەوە، چۆن مافەکانی کورد دەستەبەر دەکەن؟ ئەوەی هەتا ئێستا لێمان بیست بێ ئەو قسەیەکی باش بۆ کەوتوێتی ئێمە کورد لەم وڵاتە شەریکمانن و کوردیش بەڵێ بەشێکی سەرەکیە لە خەڵکی سووریا، نەک هەر لەو ناوچانی کە نیشتەجێن وەکو عیفرین و عامودا و قامیشل و بەڵکو هەر لە ناو شامە، لە ناو بڵێن پایتەختە دیمەشق دەوروبەرەکەی خەڵکێکی زۆر زۆر کوردی لێیە. حتا کورد لەوێ وەکو فەرهەنگ زۆر جێگەی خۆی گرتووە، تا لە جلوبەرگەکەیشیانە زۆربەی هەر جلوبەرگەکەی کوردی خۆمانە ئاگاڵوشت ناکەنە سەریان. باشە، ئەبینین لە دوای نەمانی حکوومەتەکەی بەشار ئەسەدەوە لە کۆشکەکەی ئەحمەد شەرع ئێستا جموجۆڵێکی زۆر لە نێردەی دیبلۆماسی وڵاتان دەبینرێت، بەڵام شاندی کوردی تێدا نەبووە. پێتان وایە بۆچی تا ئێستا شاندی لایەنێکی کوردی سەردانی ئەحمەد شەرعی نەکردووە؟ والله جاوە شتێکی باش نییە، یعنی ئەبوایە هەر بەشدار بواە کوردیش لەوێ، لەبەرەوە لەم سەرەتاوە زۆر گرنگە کە تۆ لەوێ وجودی خۆت بسەلمێنی. ئەبوایە لەم سەرەتاوە حتا ئەو پەیامەی جەنابی کاک مەسعود کە دای ئەوە شتێکی زۆر باش بوو. لەو سەرەتاوە دڵخۆشیێکی باشی دروست کرد لای کوردەکانی خۆمان لە سووریا ئەو پشتگیریە، چونکە لە کاتی خۆیان تۆ هەڵوێست دەربڕی باشە، نەک لە کاتێکی ترە کە ببیتە پاشکوی خەڵکی تر. ئێستا ئەو قسەی جەنابتە ئەبێ کورد زۆر گرنگی بدا بەو تەحەولاتی کە لە سووریا هەیە. ئەو نە ئەمریکا، نە رووسیا و نە تورکیا و نە عەرەبەکان ئێستا هیچ کامیان حەز ناکەن کە ئەو سیستەمەی کە ئێستا لە سووریا هەیە خوا نەخوازە فەوزای توش بێ، بەڵکو بەعەکسەوە حەزەکەن کە ئێستا ئەو سیستەمە بەهێز بێ و دامەزراو بێ و هەموو عەرەبەکانیش پێم وایە ئێستا پشتگیریەکەن. بەڵێ، ئێوە بە زەروری دەزانن کە شاندێک لە هەرێمی کوردستانەوە سەردانی سووریا بکات؟ بەڵێ حتمما ئێمە بە باشی ئەزانین کەوا کورد لەم سەرەتاوە دۆستایەتی لەگەڵ ئەو گەنجانە بکە کە ئێستا هەمویان گەنجن، هەمویان مەوالیدی هەشتاکانن، ئەوانە پێ ناچێ مەسەن هیچ شتێکی خراپ لە فکر و بۆچوونیانە هەبێ. ئیسە لەم سەرەتاوە ئەگەر کورد تەبەنی مەسەلەی
شۆڕشی سووریا بکە زۆر زۆر باشە بێ بۆ ئایندەی هەم کورد و هەم ناوچەکەش و هەم عێراقیش و هەم کوردستانی خۆش زۆر باشە با لەسەر عراقیش هەندێک بوەستین عراق بە قەلەقی و مامەڵە لەگەڵ پرسی ئێستای سووریا دەکات بینیمان کە شاندێکی استخباراتی لەم دوایانەدا ناردە دەمەشق پێتان وایە حکومڕانانی شیعە لە ڕابردوودا هەڵەیان کردووە بۆیە ئێستا لەم بارودۆخەی سووریا ئەترسن و ترسی ئەوان لەم دۆخە چییە؟ بەداخەوە ئەوەی ئستەکە لە بەغا خۆیان ئەیبیسین خۆیان ئێستاکێ بەڕاستی خۆیان هەست بە شەرمەزاریەکەن ئەڵێن گەنجێکی وەکو ئەحمەد شەرع لە ماوەی 2 هەفتە 3 هەفتە ئەوەتە هەموو خەڵکی سووریا چەپڵی بۆ لێدا بە عیلمانی و بە ئیسلامی و بە هەمووی بە دورزی بە عەلەوی بە گشتی چەپڵی بۆ لێدا ئەی باشە تۆ بۆ وات نەکرد ئەڵێ ئێمە 24 ساڵە غەیری خورافات و غەیری بێمتمانەیی نەبێ نەماتوانی شتێکی تر دروستکەین ئەو هەموو گەندەڵیە سەدان ملیار دۆلاری عێراق هەروە ڕۆژ کەس نازانێ بڕۆ هیچ شتێکی تیانە نە ئەعمارێ نە هیچێ هەمووی گەندەڵی ئەنجا دوایە بێمتمانەیەکی زۆریشیان دروست کرد لای شەریکەکانیان کورد گەورەترین شەریکی ئەوان بوو بەڵام کوا متمانە هەر ڕۆژێ و بە شێوازێ مامەڵە لەگەڵ کوردستان ناکەن بەڵێ مامۆستا عەرفان دەگوترێت کە خەریکە ئەو هەڵانەی کە لە 2003 لە دوای نەمانی سەجامەوە لە عێراق کرا هەمان هەڵە لە سووریا دووبارە دەبێتەوە وایە ئەگەری هەیە کە گروپە تونڕەوەکان جارێکی دیکە سەر هەڵبدەنەوە بە تایبەتی لە عێراق مەترسیە چۆن دەبینن؟ باوەڕ ناکەم ئەم مۆدێلەکە ئیسە هاتووە ئەسڵەن ئەو جۆرە فیکرەی کە پێشتر 12-13 ساڵ لەمەوە پێش کە هەوڵدرا بکرێتە بەدیلی ئەم شۆڕشە جوانەی کە لە سووریا 14 ساڵ لەمەوە پێش لە سووریا هەر هەمان شۆڕش بوو ئەگەر لە منطقە عەرەبیەکانە ئازادیانە کردبێت بە کوردی یعنی من فەرقمان نییە کورد عەرەب هەموو سوننە شیعە کەس فەرقی نییە هەمووی ئەیانویست سیستەم بگۆڕن بەڵام ئەوان هاتن داعشیان دروست کرد بۆ ئەوەی کەوا داعش ببێتە نمونەیەکی ناشرین بۆ ئەو خەڵکە ئیسە داعش نەما تەواو بوو کۆتایی پێهات هەر چەند ساڵ لەمەوە پێش خۆی بڵین ئەحمەد شەرع یەکەم کەس بوو کە بەگژاچوونەوەی کرد لەگەڵ داعیشا و زۆربەی لێگرتن لێی کوشتن نەیهێشتن لەو منطقە ئێستەش بە حەیاتی داعش بێ و ناتوانێت بە هیچ شێوەیە لە ئەرزی سووریا پێگەی خۆی تنکات و جارێکی بەڵێ مامۆستا عەرفان ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی کوردستان پەیوەندیتان لەگەڵ محەممەد جۆلانی هەبووە پێشووتر ئەگەر هەبووە لە چ ئاستێکدا و لە کێوە پەیوەندیتان هەبووە؟ ئێمە وەکو پەیوەندی بڵێ ڕاستە و خۆ نەمان بووە بەڵام 4 ساڵە ئێمە ئاگادارین کە ئەو پیاوە لە ئەدلب هەموو فکر و بۆچوونەکانی خۆی گۆڕیوە و لە 4 ساڵە لە ئەدلبا حکوومەتێکی دروست کردووە و حتا من 4 ساڵ لەمەوە پێش لە دەرسەکانی خۆمانە لێ باسم کردووە تومە ئەم پیاوە ئێستا زۆر بە جوانی مامەڵاکە لە ئەدلبا ئەوێ نمونەیەکی جوان پیشاندا لە ئیسلام و الحەمدولله بەڵێ وەکو پەیوەندی ڕاستە و خۆ نەمان بووە بەڵام ئەوان ئێمە ئەناسن مەسەن ئەو پیاوە ئێمە ئەناسێ ئەوانی لە دەوروبەرینی کوردەکانی من بەبەستم لە کوردەکانی ئەوەیە کوردی دیمەشق کوردی قامیشلو علاقیان لەگەڵ ئێمە هەبووە لە ئەحراری شام بوون لەوانە بوون ئەوانیش ئێمە ئەناسن و لەگەڵ یەک قسەیان کردووە هەتا بڵێن خودی ئەحمەد شەرع باسی ئێمەی کردبوو لەوێ بەڵێ ئێوە پیرۆزبایتان لە محەممەد جۆلانی کرد و نامەیەکیشتان بۆیان نرد و هەندێک تێبینی و ڕابۆچوونی خۆشتان سەبارەت بە داهاتووی سووریا خستەڕ و هیچ وەڵامێکتان وەرگرت کاردانەوەی ئەوان لەبارەی ئەو نامە و پەیامە ئێوە هەبوو؟ بەڵێ ئێستا ئێمە نوێنەرمان لەوێ ئایستا نوێنەرمان لە دیمەشقا و ئەو 4 خاڵیش کە بوون بۆم نووسی بوو بە حەقەت دیارە ئەویش پێی خۆش ئەو 4 خاڵە من 4 خاڵم بۆ نووسی بوو کە دەوڵەتێکی مەدەنی لەوێ دروستکە و ئەو فقه سیاسیە کۆنە واز لێ بێنێ ئەمە دارولحەربە و دارولئیسلام ئەو شتانە هی کۆن بووە ئێستا ئەبێ فقێکی سیاسی لەسەر ئەساسی ئەو واقعی کە تایە ئەژین ئەوە بەرهەم بێت و مەسەلەی علاقاتی دەولی مەسەلەی دراوسیەکان ئەوانە هەمووی وەکو ملاحەزە بۆم نووسیوە کە ئەبێ ئاگای لەو خاڵانە بێ باشە سەبارەت بە پرسی کورد لە بەرەوەی گروپەکانی تەحریر شا محمەد شەرع خۆی لە ناوچەکانی ئەدلب و هەندێک ناوچەی دیکەی کورد ئەو کاتە بەدەستیانەوە بوو لەوێ حکومیان دەکرد ئێستا لەگەڵ ئەو گروپانەی کە لەوێ شوێنی ئەمانیان گرتەوە چۆن دەبێ معاملە بکەن ئەو گروپە کوردیانە چۆن ئەبێ لەم دۆخەی ئێستای سووریا سەرجەم ئەو خاڵانە لە بەرچاو بگرن؟ بە حەقەت ئەو
ئەوەی دڵسۆز بێ ئەم قساکە ئەڵێ ئێمە ئەو قسەمان کردووە لە چەند مقابلەی تریشاوتومانەوە حتا بە شەفە هیچ نامەمان نردووە بۆ کوردەکانی خۆمان لەوێ کە لەم سەرەتاوە خۆیان نەکەن بە دژمنی ئەو شۆڕشەی گەلی سووریا و بەعکسۆ بچن لە دیمەشق دانیشن و بچن لەوێ هەوڵ بدەن مافەکانی خۆیان بەدەست بێنن بەیانی لژنەی دەستوردا ئەنرێ ئایا ئەگەر کوردەکانی خۆمان نەچن لە لژنەی دەستور بن باید دوای چ گلەی یەکەکەن ئەجا ئێستا ئەوەتە فەسائیلەکان هەڵەوەشێتەوە نابێ ئەمانی سە لە وەزارەتی دیفاع هەبن بزانن فەسائیل بە چ شەرت و شروتی هەڵەوەشێت چۆن ئەبێ سووریای ئێستا بە دڵنیایی و سووریای دوێنی نییە سووریای ئێستا پشتیوانێکی نێودەوڵەتی هەیە پشتیوانێکی عەرەبی هەیە و ناتوانێ مەسەلەن سبەینێ کورد بتوانێت دژایەتی ئەو شۆڕشە تازە بکە. بەڵێ مامۆستا بە ئاماژەتان بەوە کرد کە ئێستا ئەوەی کە محەممەد جۆلانی و گروپەکەی نیشانی دەدەن مۆدلێکی جوانە و گۆڕانکاری بەسەر بیرکردنەوەیان داهاتووە پێتان وایە دەتوانێت چی بۆ داهاتووی سووریا دەستە بەر بکات ئەتوانێت ئیدارەی داهاتووی سووریا بدات؟ ئەوە ئێستا بینیمان ئەتوانێ خۆ ئەو لە دووسێ ڕۆژ لەمە پێش هانی خەڵکیاندا لەوێ ئالەوی و شتەکان هەڵسن و منطقەکەی خۆیان گوایە بتوان وەکو جاران میلیشیا و شت دروستکەن الحەمدولله لە ماوەیەکی کورتە لە چەند سەعاتێکا کۆتایی پێهات و هەر وجودیشیان نەما لەبەرەوە ئەوە دەری خست کە بەڵێ محەممەد جۆلانێ ئەتوانێ کەوا کۆنتترۆڵی هەموو سووریا بکە و ئێستا ئەو منطقەی ساحیل وانە کە کێشەی یابوو کۆنتترۆل کراوە بە تەواوی و هیچ شوێنێ نەماوە کە کۆنتترۆل نەکرابێ تەنها منطقەی بڵێن قامیشل و حەسەکە هەیە ئەویش ئەبێ بە گفتوگۆ و بە دیالۆگ ئەو منطقەیش یعنی بگەنە چارەسەرێک چونکن بەو شێوازە نابێ بمێنێ. بەڵێ بەڕێز ئەرفان عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی.